بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گەیشتنی بە 50 پلە و کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی هاوڵاتیانی دەڤەری سۆران و بەشێک لە شارەکانی تری کوردستان ڕوو لە ڕووبارەکانی ناوچەکە دەکەن بە مەبەستی خۆفێنکردنەوە و بەسەربردنی کاتێکی خۆش. ئێمە هاوڵاتیان دەڤەری سۆران لەبەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە خۆتانزان هەموو شار و شارچکەکان پلەی گەرما ئەمڕۆ زۆر بەرزە بە تایبەتی مەسەلەن شارە دووردەستەکان ئێرە هەرچەندە ئێرە لە حدودەکە نزیکە بەڵام ئێرەش بە دوور نییە لە گەرما ئەمڕۆ وەبزانام لە سۆرانیش پلەی گەرما زۆر بەرزە ئەمەش پاش نیوەڕانان لەبەر نەبوونی بێکارەبایی و لەبەر هەندێک مەسایل شتیوا دەینە بۆ دەم ڕووبارەکان بۆ مەلەوانی بەڕاستی جێویش خۆشە. من وەک گەنجێک لە هەولێر کە هەولێر پلە گەرما زۆر لێرە بەرزترە سەردانیا مانتیقام کرد مانتیقای سوڕان کە مانتیقایەکی چیاییە ڕووبار توشتی لێ لەبوو مەلای بوو جا وەرگرتن ئەم وەکو گەنج ئەمێ هاتینە سەری بۆرە بۆ ئەوەی ئەوروکە تقریبا دنیا زۆرە گەرمبی مەژی ئەوروکە بڕیاردا سێ چوار برادەرێکینەم وەکو پیا و ئەمێ هاتین. لەگەڵ ئەوەی ڕووبارەکان هیچ مەرجێکی تەندروستی و سەلامەتیان نییە بەڵام هاوڵاتیان باس لەوە دەکەن بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی مەلەوانگەی پێویست لە شارەکە ناچارن ڕوو لە ڕووبارەکان بکەن و مەلەوانی بکەن. بەڵام لەبەر نەبوونی قەیرانی دارایی و نەبوونی مەلەوانگەکانی لە شار و شارۆچکەکان کەمی مەلەوانگەکان وە ئەو قەیرانی داراییە تەئسیر لە هاوڵاتیانە کەوا نەتوانن وەک پێویست بچنە مەلەوانگەکان بۆیە ناچارن بێنە سەر ڕووبارەکان لەوێ مەلەی بکەن. بێگومان ڕووبارەکان لەوانەیە خەتەریایەتێکی زۆریان هەبی لەسەر ئەو هاوڵاتیانە بە تایبەتی کە هێشتا بە تەواوەتی فێرە مەلە نەبووینە. بەڵێ ئەمڕۆکە لەگە برادران سەردانی ئەو شێنمان کرد بۆ مەلەوانی کە کونەماسی پێ دەگوترێت دوای ئەوەی مەلەیەکی خۆشمان کرد بەڵام ئەوەی جێگەی نێگەرانیە ڕووبارەکان زۆر پیس بوون و ئەمەش دەگەڕێتەوە بۆ بوونی غەسالەکان لەناو ڕووبارەکە ئیش دەکەن هەروەها خەڵکیش پاشەڕۆ پیسایەکان فڕێتە ناو ڕووبارەکان بۆیە ڕاستی گوناحە ئەم غەسانە لەنێو ئەم ئاوە ئیش بکەن ئەم ئاویان زۆر پیس و ئەوە کردووە. ساڵانە بە ڕووداوی جۆراوجۆر چەندین هاوڵاتی لە ڕووبارەکانی سۆران گیان لەدەست دەدەن لە سەرەتای ئەم ساڵیشەوە لە ڕووبارەکانی ناوچەکە 6 کەس گیانیان لەدەستداوە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نەبوونی کارەبای نیشتیمانی وەکو پێویست ئەوای لە هاوڵاتیان کردووە ڕوو لە ڕووبارەکان بکەن بۆ خۆفێنکردنەوە و مەلەکردن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام بەرزێوە.